یەکێک لە ڕووداوە لە بیر نەکراوەکانی ساڵی 2017 کە زەحمەتە لە بیر بکرێت و لە هیزری هەموو ئەوانەدا بسڕێتەوە کە ئەویان دەناسی کۆچی دوایی نەوشیروان مستەفایە. ئەو وەک سەرکردە و سیاسەتمەدار و تێکۆشەر و خەباتگێڕێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ڕۆڵی بەرچاوی هەبووە لە قۆناغەیەک بە دوایەکەکانی مێژووی ڕزگاری خوازی کورددا. نەوشیروان مستەفا هەر لە سەرەتای لاوێتیەوە بیری کوردایەتی و خەمی نیشتیمان لە مێشکیدا چەسپیوە و بەو خەمەوە بەردەوام بوو بۆ گەیشتن بە ئامانجەکانی. مانجلال سەفەرێکی دەروی کرد و هات بۆ ئەوروپا کە هات بۆ ئەوروپا لەگەڵ ئەو برادرانە کۆنفرانسێکی بچکۆلانیان بەس لە ئەڵەمانیا و مسودەی بانی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵ خۆیان هێنابوو. پاژەوەی کە هەنیە تعدیلات و دەستکاری تیاکرا بەیانەکە بڵاو کرایەوە و جگەلەوەی بە عەرەبی بڵاو کرایەوە تەرجمەش کرا بە فارسی و بە تورکی و بە هەنیە لە زمانە ئەوروپایەکان و هەوڵماندا کە دیعایەکی زۆری بۆ بکەین بەوەی کە حرەکەی کوردی جارێکی لە خەریکی خۆ تەنزیمکردنەوە خۆ ڕێخستنەوەیە. ڕۆڵی نەوشیروان مستەفا وەک سەرکردەیەکی دیاری ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد دوای دروستبوونی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بە تەواوی دەرکەوت کە ئەودەم هەم سکرتێری کۆمەڵە و هەم جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە. ژیانی پێشمەرگایەتی و خەباتی چەکداری نەوشیروان مستەفا لەوێەوە بە تەواوەتی دەستی پێکرد. کۆمەڵەی ڕەنجدەران لە ساڵی 1972 بەڕەسمی ڕاگەیەنرا و بە گوتەی هاوڕێکانی نەوشیروان مستەفا ئەو ماوەیی کە لە نەمساش بووە لە کۆمەڵەدا نەبڕا و پەیوەندی پێیانەوە هەبووە. پاشگەڕانەوەی لە نەمسا و لە دەستپێکی شۆڕشی نوێژدا نەوشیروان مستەفا بووە سکرتێری کۆمەڵەی ڕەنجدەران وەک باڵێکی ناویەکێتی نیشتیمانی کوردستان. دروستبوونی کۆمەڵی ڕەنجدەران ڕەگ و ڕیشەکانی دەجێڕنەوە بۆ گۆڤاری ڕزگاری کە گۆڤارێکی مانگانە بووە و لا ساڵی 1969دا دەرچووە و نەوشیروان مستەفا خاوەنی ئیمتیازی بووە. پاش بەیانی ئازاریش نەوشیروان مستەفا لە سلێمانی دوور خرایەوە بۆ باشووری عێراق و دواتریش بەرەو نەمسا بە مەبەستی خوێندن و بۆ دوورکەوتنەوە لە هەڕەشەکانی ئەو سەردەمەی حکومەتی عێراقی. لەو سەردەمەدا لەلایەن حکومەتی عێراقەوە سزای لە سێدارەدانی بۆ دەرکرا. لە نەمسا پاشتەواوکردنی ماجستێر سەرقاڵی خوێندنی دکتۆرا دەبێت لە بواری یاسا نێودەوڵەتیەکاندا، بەڵام بۆ دامەزراندنی یەکێتی نیشتیمانی واز لە خوێندنەکەی دەهێنێ و گەڕایەوە بۆ کوردستان. سەرۆک مامجەلال لە یەکێک لە وتارەکانیدا سەبارەت بە بیرەوەریەکانی سەردەمی خەباتی شاخ ئاماژەی بە پەیوەندی نزیکی خۆی لەگەڵ نەوشیروان مستەفا کردووە و ستایشی هەڵوێستەکانی کردووە. سەرۆک مامجەلال لەو بارەیەوە توێتی نەوشیروان مستەفا دۆستێکی دێرینی من بووە. کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا نامەم بۆ کاک نەوشیروان نووسی و بەگەرمی بە دەنگنامەکەەوە هات. کاک نەوشیروان وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی و وەک دامەزرێنەری یەکێتیش ئەندامێکی چالاک بووە. سەرۆک مامجەلال ئاماژەی بەوەش کردووە کاک نەوشیروان لە دوایین ساڵی خوێندنی دکتۆراکەی وازی لە خوێندنەکەی هێنا و گەڕاوەتەوە بۆ کوردستان. سەرۆک مامجەلال لەو بیرەوەریانەیدا ئاماژەی بەوەش کردووە نەوشیروان مستەفا زۆر پەرۆشیەوە بوو من و ئەو وەک دوو سەرکردە لەسەر خاکی کوردستان شەهید ببین. دەمانەوێت هەڵسینەوە سەر لە نوێ ڕۆژێک هەراسانیان کردبووین، هەلیۆکۆپتەری ئێرانی هەراسانی کردبووین. ڕۆژێک کاک نەوشیروان منی جیا کردەوە. دا من ئەو شتێ ئەو یەکێک لەو شتانی کاک نەوشیروانە قەت لەبیرم ناچێت. کاک نەوشیروان هات منی جیا کردەوە، گوتی مامجەلال پێ دوایە من تۆم خۆش لەوێ. گوتم ئاخ پێ دوایە من پەرۆش میپاراستنی تۆمە. گوتم بڵێ. دەوت قسەیەکم هەیە. مامجەلال هەتا ئێستا سەرکردەکانی شۆڕشەکانی کورد لە دەروەی وڵات مردوون. یەکێک لە سەرکردەکان لە ناوە نەمردووە. هێنایەوە لە زمانی شێخەکانی تورکیا و شێخەکانی نەهری و شێ مەحموود و خوا لێ خۆش بوو ملا مستەفا وانە. وتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین. وتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین، شتێ بەجێ برمرە لەسەر فلان گرت مامجەلال شەهید بوو، لەسەر فلان گرت نەوشیروان شەهید بوو. ئەم هینا با بکەین بە نەریتێک بۆ کورد کە سەرکردەکان لە شکانە بەجێ نایڵن. منی گوتم وەڵڵی ماڵت ئەوە بێ، وەڵا زۆر پێ باشە قبوڵم کرد. نەوشیروان مستەفا ئەمین لە ساڵی 1944 لە بنەماڵەیەکی ناسرا و ڕۆشنبیری شاری سلێمانی لەدایک بووە. قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. پاشان لە ساڵی 1967 کۆلێژی زانستە سیاسیەکانی لە زانکۆی بەغدا تەواو کردووە.
لە سەرەتای ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردووەوە لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان چالاکانەکاری کردووە. لە ساڵانی 1963 و 1964 بۆتە ئەندامی سکرتارێتی یەکێتی قوتابیانی کوردستان. یەکێک بووە لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی بووە. لا ساڵی 2006 وازی لە کاری حزبی هێنا و دەستی کردووە بە کاری ڕاگەیاندن وەک دەرکردنی ڕۆژنامەی ڕۆژنامە، ماڵپەڕی سبەی، دامەزراندنی کەناڵی KNN، ڕادیۆی دەنگی گۆڕان و سەنتەرێکی ڕاپرسی. نەوشیروان مستەفا چەندین کتێبی لە بواری سیاسی و مێژووی و ئەدەبی نووسیوە. ساڵی 1970 ژیانی هاوسەری پێکهێناوە. نەوشیروان مستەفا خاوەنی 2 کوڕ و کچێکە بە ناوەکانی نما چیا چرا. نەوشیروان مستەفا ئامین دوای ململانەیەکی دوور و درێژ لەگەڵ نەخۆشیەکەیدا ڕۆژی 19 ئایاری ساڵی 2007 کۆچی دوایی کرد و لەسەر وەسێتی خۆی تەرمەکەی لە گردی زەرگەتەی شاری سلێمانی بە ئامادەبوونی هەزاران کەس لە لێپرساوانی حکومی و حزبی و میوانانی دەرەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە خاک سپێردرا. دلێر کەمال، کورسات نیوز.